لەسەرم بابەتە میوانێکی تایبەتم دەبێت بەڵام ئەمەوێ زیاتر زانیاری بدەم سەبارەت بەم ڕووداوە کە چی ڕووی داوە لە نێو دادگای سلێمانی دوێنێ گرتێک ڤیدیۆی لە تۆڕۆکۆمەڵایەتیەکان بڵاو بووە کە هێزانەکان هێرشتەکەنە سەر چەند ئافرەتێک بە توندی لیان دەدەن و توندی تژیان بەرامبەر دەکەن ئەمە کاردانەوەی توندی هاوڵاتیانی لێکەوتەوە. ئەو بنەماڵەیە نۆ خوشک و دایکی تارقی بەقال بوونە کە لە مانگی 2018 لە دوکانەکەی خۆی کە دوکانێکی سەوزۆمیۆ بووە دەڕفێنرێت دواتر تەرمەکەی دەدۆزرێتەوە. وەکو دادگای تێ هەڵچوونەوەی سلێمانی ئاماژەی بەوە کردووە کە تاوانبارەکان سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە، بەڵام دوێنێک کە ئەو دادگایە بەڕێوە چۆ بۆ کەسێکی دیکە بووە کە ئۆتۆمبیلی دزراوی ئەو هاوڵاتی کوژراوی کڕیوەتەوە. ئێستا ئەمەش کاردانەوەی توندی لێکەوتۆتەوە بۆچی بۆ شێوەیە هێز ئەمریکان هێرشیان کردوتە سەر و ئافرەتانەوە ڕووداوەکە چۆن ڕوویداوە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتە بەڕێز دکتۆر خانزاد ئەحمەد سەرۆکی ئەنجومەنی باڵای خانمان و گەشەپێدان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. دکتۆرە خانزاد ئەم کاتت باش. ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و گرتە ڤیدیۆی بڵاو بۆتەوە دیارە کاردانەوەی توندی ڕێکخراوەکانی ئافرەتان و دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی لێکەوتۆتەوە. ئەگەر بەڕێزت بۆ چوونت سەبارەت بەم ڕووداوە بڵێ ئایا لە هەر ئەگەرێکدا دەکرێت بەم شێوەیە ئەم ڕووداوانە لە نێو شوێنێکی پیرۆزێک و دادگادا ڕوو بدەن؟ ئەم کاتێ جەناب تۆ کوردستان 24 و هەموو بیسەران و بینەرانی کوردستان 24 باش سەبارەت بەم ڕووداوە نەخوازراوە ئێمە زۆر نیگەران کردیەوە ئیدانەیەکەین بەڕاستی بە هیچ شێوەیەک ئەمە بەڕەوە نازانین ئەم جۆرە مامەڵە لەگەر هاوڵاتیان بە شێوەی گشتی و لەگەر خانمان بە شێوەیەکی تایبەت بکرێت بە تایبەت ئەگەر ئەم جۆرە مامەڵەکردن و ڕفتارە ناشارستانێتە لە کەسانێک بکرێت کە یونیفۆرمێکیان لەبەرە بۆ خزمەتی گەل بۆ خزمەتی ملت بۆ خزمەتی خەڵک و هاوڵاتیان یعنی ئەگەر هاتبا و ئەو کردارە لایەن هاوڵاتیی تر ببا ئەوەندە نیگەرانی ناکردم کە لەلایەن پۆلیسە یان ئاساییشە چونکە نامەوێت پێش ئەحداسەکانی لێکۆڵینەوە بکەومەوە ئەمەوێت چاوەڕێ ئەوە بکەین ئەنجامی لێکۆڵینەوە دەربچێ ئایا ئەم کەسە چێ بووە بەڵام هەرچەیەک بووی هێزی ئەمنی بووە هێزی ئەمنی بۆ ئەوەیە تا هاوڵاتیان بپارێزی بۆ ئەوەیە تا شکۆی هاوڵاتیان بپارێزیتن و خزمەتی ئەوان بکات و شکۆی دادگا یەکەم جار لەلایەن ئەو پارێزرێ. من لە زۆر لە تەسریحاتەکانی کە بینیومە چ ئەوەی دادگای داواکاری گشتی بێت لایەنەکانی تربی هەندێک مبررات هێنرایەوە بەڕاستی هیچ مبررێ قابلی قبول نییە بۆ ئەم تەسەڕوفە بۆ ئەم ڕفتارە نامرۆڤایانە ناشارستانە. بەڵام لەگەڵ ئەوەش من خۆشحالی خۆم دەرە بڕم لەوە دەستخۆشی لە وەزیری جەنابی وەزیری ناوخۆ وەزارەتی ناوخۆ هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی سلێمانی یەکەم کە زۆر زوو هاتنە سەرخەت هەر گرتە ڤیدیۆیەکەمان بینی ئێمە لە هەوڵ و پەیوەندیدا بوون لەگەڵیان زۆر دەستخۆشیان لە یەکەم کە زۆر زوو هاتنە سەرخەتوە هەوڵی ئەوەیاندا یەکەم شت بکەرەکە دەستگیر کرا لە دوای ئەوە ئەنجومەنێک دامەزرایە بۆ لێکۆڵینەوە بۆی بزانین ئەم ڕووداوە لە چۆوە ڕوویدا بۆ وای لێ هات و چۆن ئەکرێ بەرامبەر بە هاوڵاتیان لە ناو دادگا هەروەک بەڕێستان وتان کە شوێنێکی زۆر مقدس و پیرۆزە تۆ بتوانی ئیهانەی خانمێک بکەی یا ئیهانەی هاوڵاتیەک بکەیت کە هاتە لەوێ. باشە دکتۆرە خانزاد ئەمە لایەکی مەسەلەکەیە یعنی وەکو بەڕێزت ئاماژەت پێ کرد ئەو جۆرە توندوتیژیە بە هیچ شێوەیەک پاساو هەڵگر نییە بەڵام ئایا ئەمە ئەرکی هاوڵاتی نییە کە ڕێز لە شوێنێکی پیرۆزی وەکو دادگا بگرێت ئەگەرچی باری دەرونیشی بەرامبەر بەم ڕووداوانە شڵەژا بێت. دادگای هەڵچوونەوەی سلێمانی ڕوونکردنەوەی لەم بارەوە داوە ئایا دەکرێت بەناوی ئافرەتەوە هەموو جۆرە بێڕێزیەک یا هەر کاردانەوەکی نەخوازرا و لە نێو شوێنێکی وەکو دادگا ڕوو بدات؟ بێگومان ڕێزگرتن لە مؤسساتی حکومەت لە دام دەستگاکان لە دادگاکان بە تایبەت کە ئەو شوێنێ بۆ حەقی هاوڵاتیانە پێویستە و زەڕورە. بەڵام مانای ئەوە نییە گە کەسێک بێڕێزی کرد تۆ ڕفتارێکی زۆر نەشیاوتر بەرامبەری بکەیت ئەبێ ئیجراعات هەبێ ئەبێ مەسەلەن هەندێک ئیجراعات هەیە کە هیچ علاقی بەوە نییە تۆ بۆ شێوازە هجوم بکەیت سەر مەرجنیەوە ئافرەت بی هەروەک باسم کرد هاوڵاتی ئەوجێک ئافرەت بی یان پیاوبی هیچ جیاوازێکی نییە تۆ بێ ڕێز لە هاوڵاتیەکانی خۆت بگری تا ئەوانش ڕێز لە دام دەستگاکانی تۆ بگرن و مەسەلەکە بەو شێوازەیە. من ئاماژەم بەوە کرد ئەگەر هات بە ئەوە هاوڵاتی نەبوایە ئەو کەسای بەرامبەری هاوڵاتی بواە لەگەر هاوڵاتێکی تر وای کردبا لەوانێ ئەوەندە نیگەرانی هەڵ نەگربە بەڵام تۆ کە یونیفۆرمت لەبەرە
تۆ دەستگایەکی ئەمنی بۆ پاراستن و پارێزگاری لە هاوڵاتیان لەوەی بۆ خزمەتی هاوڵاتیان لەوێ ئەبێ ئەوە ئەرکەکەت بیتن بۆیە ئەگەر هاوڵاتیان بە هەر شێوەیەک چ ئافرەت بی چ پیا و بێڕێزی بەرامبەر بە دادگاکان بکەن بە دادوەرە بەڕێزەکان بکەن پێویستە ئیجراعات تایبەتی خۆی هەبیتن نەک بە شێوە مرۆڤیانەت لەگەریان مامەڵە بکرێت. باشە ئێوە کۆنجمەنی باڵای خانمان چه هەڵوێستێکتان بەرەبەر بەم ڕووداوانە دەبێت لە کاتێکدا هێشتاوەکو وتت لێکۆڵینەوە سەرەتایەکان دەرنەکەوتن ئایا ئێوە بە دوواداچوونی ورتان بۆ ئەمە کردووە کە ڕاستی ڕووداوەکە دەربکەوێت بە چ شێوازێک بووە؟ بەڵێ هەروەک ئاماژەم پێدا ئێمە هەر لە بدایەتی بڵاوبوونەوەی ئەم ڤیددیوە گرتە ڤیددیوە لە سوۆسیال میدیا لەسەر خەت بوون لەگە بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ لەگەر وەزارەتی ناوخۆ و ئێستاش هەر لەسەر خەتین بۆ ئەوەی لە دوای ئەوە بزان هەنگاوەکان چین کە ئێمە وەکو ئەنجومەنی خانمان بتوانین بە ڕۆڵی خۆمان هەستین لە مەسەلەی هۆشیارکردنەوە بیتن لە چۆنیەتی مامەلەکردنی با بڵێن دەستگا ئەمنیەکان لەگە هاوڵاتیان بیتن بەڵام ئێمە چاوەڕێ ئەوواکەین نەتایجی لێکۆڵینەوەکە ئەنجام باز بکرێ دوای ئەوە کە نەتایجی لێکۆڵینەوەکە بڵاو بۆ ئەکیت هەنگاوی ترمانەبی لەگەر هاوبەشەکانمان لەگە لایەنەکانی تری ناو حکومەت و دەرەوەی حکومەت بۆ ئەوەی تەنسیق بکەین ئەم دیاریدایانە کەم بکەین ئەم دیاریدایانە بەداخەوە لەسەر زۆر ئاست بڵاو بوویتەوە ماوەیەکی زۆرە و خودی بەڕێز جەنابی سەرۆکی حکومەت زۆر بە جددی لەسەر خەتە و نووسراوێکی ڕسمی ناردووە کە لیژنەیەک پێک بێتن لەسەر ئاستی حکومەت هەموو لایەنە پەیوەنددارەکانی تێدا بیت و هەتا ئەنجومەنی دادوەری و سەرۆکایەتی هەرێمیش ئەوەی لێکۆڵینەوە لەسەر ئەم جۆرە ڕەفتارە تونند و تیژیانەی بەرامبەر یەکتر کە هاوڵاتیانەکەن بیکەین لە بەرنامەدا هەیە و ئێستاش لەگەر ئەم گرتە ڤیددیۆیە ئەوەی کە باسی لێو دەکرێت بەردەوام هاوڵاتیان ڕخنەی ئەوە دەگرن کاتێک کە ڕووداوێکی نەخوازرا و ڕوو دەدات ئەو کاتە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەنجومەنی خانمان بێت یا هەر لایەنێکی دیکە بێت دەکەونە هەوڵی بەرگریکردن لەو ڕووداوانە بەڵام پێشوەختە هەوڵ بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە نادن وەکو بڵاوکردنەوەی هۆشیاری یاسایی کۆمەڵایەتی ڕێزگرتنی تاک لە ناوەندەکانی بڕیاردان یا بە هەمان شێوەی بەرامبەر هێز ئەمنیەکان لە هاوڵاتیان ئێوە چیتان هەیە لەبارەی ئەم بابەتانەوە؟ من سەبارەت بە خۆم وەکو حکومەت قسەکەم و باس لە بەرنامەکانی حکومەتەکەم سەبارەت بە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیش ئەوەندەی ئێمە ئاگادار بین وەکو هاوبەشی ئێمە لە زۆربەی بەرنامەکان بە ڕۆڵێکی زۆر باش هەستاون ئیشی باشیان کردووە بەڵام دیارە ئەو کفایەت نییە پێویستی بە تەنسیق و هەماهەنگێکی بەهێزتر هەیە. بەڵێ دیارەکە ئەم بابەتە ئێستا لە ژێر لێکۆڵینەوەدایە بۆی کە ڕاستی ڕووداوەکان ئاشکرا بکرێت ئەو کەسانی کە دەستگیر کراون بە کەفالەت ئازادکراون وەکو بنەماڵەی قوربانیان بەڵام ئەگەر بڕیارەکانی دادگا هەرچی بێت پێویستە هاوڵاتی چۆن ڕێز لەو بڕیارانە بگرێت ئەنجومەنی باڵای خانمان لەبارەی ئەم کەیسەوە چی لە دەستێت کە بیکات؟ ئێمە نەک بەس لەبارەی ئەم کەیسەوە بەڵکو ئەو پلانانێکی ئێمە دامانناوە چ بۆ هۆشیاری هاوڵاتیان بیت چ بۆ ڕێزگرتن لە یاسا و لە بڕیارەکانی دادگاوە بیتن و هەروەها ئەو بەرنامانێک کە هەمانە چۆن کاتی دادوەرە بە ڕێزەکان لەو شوێنانە کارەکەن کە عیلاقی بە مەسەلەی ئافرەتەوە هەبیتن پەیوەندیدار بێ بە بابەتی خێزان چۆن مامەڵە ئەکەن ئەو بەرنامانە هەمووی لە زمانی ئەوەشە کە ئێمە لە کاتی هەموارکردنەوەی یاسای تونند و تیژی خێزانی لە پەرلەمانی بەڕێز لەگەر جەنابی وەزیری ناوخۆ گفتوگۆی ئەومان کردیە ئەو بابەتانەمان خستە ڕوو کەواتە بەرنمەیە کە جەناب تەزانی نۆرمە کۆمەڵایەتیەکان کاتێکیان پێویستە بۆ ئەوەی کە گۆڕانکاریەکانی پۆزیتیڤانەی پێوە دیار بیتن بەڵام ئەمە لە بەرنمەکانی ئێمەدا وەکو حکومەت و داواکارم ئێمە لێرە هەموو هاوبەشەکانمان چ لە کۆمەلگەی مەدەنی لە لایەنەکانی تر وەکو ئەنجومەنی دادوەری وەکو سەرۆکایەتی هەرێم پەرلەمانی بەڕێز هەموو بێکەوە هاوکار بین و تەنسیق و هەماهەنگێکی بەهێزترمان هەبی تا بتوانین ئەم جۆرە دیاریدانەکەم بکرێنەوە هەوڵی ئەوە بدرێت کە جارێکتر ئەو شێوازە ڕووداوە نەخوازراوانە چ لەلایەنی هاوڵاتی یان لەلایەن دەستگا ئەمنیەکان بەڵێوەکو بەڕێزیش تاماژت پێکرد بەردەوام سەرۆکی حکوومەت لە سەردانی بۆ دام و دەستگاکانی حکوومەت داوا لە هەموو فەرمانبەران و کارمەندانی حکوومەت دەکات کە ڕێزی زیاتر و شایستە لە هاوڵاتیان بگرن بەڕێز خانزاد ئەحمەد سەرۆکی ئەنجومەنی باڵای خانمان و گەشەپێدان لە هەولێرەوە زۆر سپاس کە لەگەڵمان بووی.